ڕاستە بێ ڕەنگە مانۆڕەکانی استحقاقی پێچێنانی حکوومەت و دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق تا ڕادەیەکی زۆر هەم بە هەمان سیناریۆیە تێپەڕێکە لە خولەکانی پێشووترا هەبوو، چونکە کێشەی سەرەکی بەردەم ئەم جۆرە لە ئیستحقاق ئەوەیە کە ئەو هێزانەی لەناو پرۆسی سیاسی عێراقا هێزی براون بە تقریبی ئەتوانی بڵێ هەمان ئەو هێزانن کە لە خولەکانی ڕابردووە توانی ویانە زۆر بەشی زۆری کورسیەکانی پەرلەمان برن. جا ڕاستە لەگەڵ هەر خولێکە کە هەڵبژاردن دێتە پێشەوە هەموو هێزە سیاسەکان کۆمەڵێک دروشم ویان بیرۆکەیان پرۆژەی تایبەتی خۆیان خەنە ڕوو، بەڵام مانۆڕەکە بەرتەسکە، یعنی مەجای ئەوەی تیانە کە بژاردەی زۆری لە بەردەسا بێ. ئایا بۆ نمونە ئەوەی کە سبەینی ڕوئەدا لە دەرەوەی بیرۆکەی ئەوەی چێ گەورەترین کوتلەی پەرلەمانیە و لە دەرێ ئەوەی کە ئایا هێزەکان ڕێککەوتون لەسەر ئەوەی ناو بنێن لە سەرۆک وەزیرانی داهاتووی عێراق و پێش ئەوان سەرۆکی ئەنجومەنی نوێنەران و جێگرەکانیان و سەرۆک کۆمار بژاردەی ترچی هەیە. یعنی هەندێک جار ئێمە گوێمان لە ڕستەیەکی زاڵی کە ناو میدیای عێراقیە بەگشتی باسەکرێ بە هەرێمی کوردستانیشەوە ئەوەیە کە جملەیەک هەیە فڕێ درێویشەوەیە کە ئەم جارە ڕەنگە حکوومەتێکی زۆرینەی نیشتیمانی پێک بێنرێ. ئەمە زیاتر بە پلەی یەکەم دروشمە. واقعی سیاسی عێراقی واقعیشی زۆر تایبەتە و زۆر هەستیارە و بواری مانۆڕکردن تایە بۆ دروستکردنی گۆڕانکاری بۆ تەجاوزکردنی قۆناغی ڕابردوو بوارێکی یەجگار بەرتەسکە، چونکە هەموو ئەو جەمسەرە سیاسیانەی کە لە ناو پرۆسەکان وەکو خۆیان تقریبان بە ڕێژەیەکی بە شێوەیەکی ڕێژەیی کەم و زۆر هاتوونەتەوە ناو هەمان گۆڕەپانی سیاسی عێراق و هەمان بکەری سیاسی عێراقن. بۆیە هەلێرەوە هەموو پرۆژەیەک هەموو خەونێک طموحی سیاسی لە عێراق سنووردارە بێ. ئەو سیناریوانەی کە ئەبێ گیرێتە بەر بۆ دانیشتنی یەکەم و پێکێنانی با بڵین سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەران و ناولێنان لە کەسی یەکەم و جێگرەکانیان و دواتر باسکردن لە ئەو دەرفەتەی کادرێ بە هەر کوتلێک کە ئەبێ کوتلەی زۆری نەبێت بۆ پێشێنانی حکومەت. هەموو سیناریۆکان تقریبان وەکو خۆیانن، وەکو یەکن. ئەوەی کە بە پلەی یەکەم ڕەنگە تەمومژێکی دروست کردی بێ لەسەر بەڕێوەچوونی گفتوگۆ و دانوستانەکان ئەوەیە کە تا ئەم ساتە وەختی کە تایە قساکەین کە کەمتر لە ئێمە کەمتر لە 18 سەعاتمان ماوە بۆ ئەو دانیشتە ڕێکەوتنی لێبڕا و کۆنکرێتی نەکراوە لەسەر ئەوەی کە چێ سەرۆک وەزیران بێ، چێ سەرۆکی پەرلەمانی عێراق بێ و چێ سەرۆک کۆمار بێ. هەتا وەفدی تا ئێستا ڕێکەوتن نەکرابێت لەسەر پۆستە سیادیەکانی عێراق، سەر کۆمار، سەرۆک وەزیران، سەرۆکی پەرلەمان و تەنانەت هەر جوو جێگرەکەشی کە لە ماوەی ڕابردوودا و لە خولەکانی پێشوودا بوونەتە گرفت. دەکرێت بڵێن سیناریۆکانی بەردەم پێکێنان و دانیشتەکەی سبەینێ چۆن دەبێت. یعنی میوانێکم هەبوو بەر لە بەڕێستان باسی لەوە کرد کە سبەینێ دانیشتەکان بە شێوەی بەردەوام دەبێت. واتە ئەگەر سبەینێش پرۆسەی هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان و پۆستەکانی دیکە یەکلایی نەکرێتەوە بۆ ئەوەی بە چەمەندترین پەرلەمانتار سەرۆکایەتی دانیشتەکانی دیکە بکە کە هیچ دەسەڵاتێکی ئەو تۆی نابێ. طبیعەتی سیناریۆکە بەم شێوەیە. ئەویش ئەوەیە یان ئەوەیە تاوەکو بەرەبەیانی سبەی ئەو گفتوگویانە بە ئەنجامێک دەرەچن و ئەوەی پەیوەندی بە ئیستحقاقی سونەوە هەبێ کە سەرۆکایەتی پەرلەمانی عێراق لە ئەگەڕێتەوە بۆ پشتی ئەوان تا بەرەبەیانی سبەی یەکلا ئەکرێتەوە. ئەویش ئایا جارێکی تر هەڵبووسی هەڵەبژێرێتەوە یان ئەوەش پێویستی بە کۆتاییهێنانی هەندێک ناکۆشیە لە ناو لە ڕاستیە کوتلەی عەزم، چونکە ڕاستە لە میدیاکانە هەندێک مژدە دراوە بە با بڵێن پێکاتەی سونە کە نوێنەرە سیاسیەکانیان کە بریتین لە دوو هاوپەیمانەتی کە بریتە لە عەزم و تەقەدوم گەیشتونەتە لە گفتوگۆکانیان گەیشتونەتە ئەنجامێکی باش، بەڵام لە ڕاستیە لە ناو کوتلەی عەزم بەشێکی بەرچاو لە بەشێکی دیار لە ئەندامانی پەرلەمان کە بۆ ئەم خولە دەرچوون لەگەڵ تحەفوزێکی گەورەیان هەیە لەسەرەوەی کە جارێکی تر محەممەد حەلبووسی بێتەوە سەرۆکی پەرلەمان. ئەوان پێیان وایە ئەوە بە پلەی یەکەم ڕێکەوتون لەسەر ئەوەی یعنی عەزم و تەقەدوم لەسەرەوە ڕێکەوتون کە وەکو نوێنەرانی سونە دەربکەون لە ناو پرۆسی سیاسی عێراق و سبەینش لە دانیشتەکانی ئەنجومەنی یەکەم دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ڕێکەوتنی کۆنکرێتی نەکراوە لەسەر ئەوەی ئایا محەممەد حەلبووسی
ئەبێ دواکاندید و کۆتاکاندید بێ ئەمە بابەتێکە ڕەنگە لە ئێستاوە سینناارۆکە وایە لە ئێستاوە لەمڕۆوە و ئێستا حالیان جموجوڵ زۆرە و گفتوگۆ زۆرە لە ئێستاوە هەتاوەکو بەرەبیان ڕەنگە یەکلاپێت کە یەکلا کرایەوە تقریبان ئەتوانین بڵین دانیشتنی پەرلەمان لە سبەینەیە یەکێک لە کۆسپە گەورەکانی بەردەمی ئاسانە بێت کە ئەویش ئەوەیە چێ سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەکە بۆ ئەوەی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دوای ئەوەی کە لە لایەن سونەکانەوە دەستنیشانەکرێ بێگومان ڕەنگە تەفاهمێکی مەبدەئی هەبێکە لە باشە کاک عەدالەت یعنی ئەگەر ئەمەی کە جەنابەت ئاماژت پێدا تا سبەینێ یەکلایی بۆیەوە پرۆسەکە ینی کۆسپێکی گەورە خودت ئاستەنگێکی گەورەی لە بەردەم لاچێت ئەگەر یەکلایی نەبووە چی ڕوئەدات سینناریۆکە چی لێ دێت ینی فشارەکان زۆرن خۆ ئێستا بابەتەکە تەنها پەیوەندی بە سونەی عێراقەوە تا پەیوەندی بە کوردیشەوەی پێویستە کا لایەنی کوردیش لای خۆیەوە دەستنیشانی ئەو کەکێ پۆستی سەرۆکۆماری پێدێواتە فشاری کات لەسەر کوتلەی عەزم و تەقەدوم زۆرە و لە هاوکات ئەوەندەی ئێمە زانیاریمان هەبێ حتا کوتلەی سەدری پەیوەندی بە با بڵێن خەمیس خەنجەر و بە محەممەد حەلبوسی خۆیەوە کردووە کە کەسی یەکەمی ناو هەردوو کوتلە گەورەکەی سونەی عێراقم پێی وتون کە نایانەوێت دانیشتنی یەکەم بە دانیشتنیەکی کراوە بمێنێتەوە چکە ڕەنگە بێتە مایەی ئەوەی کە کێشەی تر بێتە پێشەوە و پراوێز بکرێتەوە بۆ دروستبوونی ناکۆچی تر و دردۆنجی تر ئەوان بەلایەنەوە گرنگە خۆتوی یەکەم کە سبەین لە دانیشتنی یەکەمی ئەنجومەنی نوێنەرانە ئەبێ خۆتوەیەکی سەرکەوتوو بێ کە ئەویشەیە سونەکان لە ناو خۆیانە یەکلا بوو بێتنەوە کە چیەکەن بە سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە حاڵەتێکە ئەو گریمانەی کە باسی کرد لە حاڵەتێکە ئەگەر یەکلا نەبوونەوە ممکنە سبەینێ لە ڕاستیە لە ئێستایشەوە من یعنی تەسەوری ئەوواکە لە ئێستاوە هەموو ئەوانەی کە وەسەتی دەستوری و قانونی لە عێراق اعتیبار بۆ دانێن کە ئەگەر ئەم ئەگەرەکە ناوتی ئەگەرێکی بەهێزە چونکە ممکنە تا کۆتایی ئەم شەو تا سەعات 12 شەوریەکی شەو کۆتایی پێبێنرێ لە حاڵەتێک ئەگەر نتوانرە تەسمیەی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران بکرێ لەو حاڵەتەیە بێگومان ڕەنگە دانیشتنەکە بکراوە بێڕێتەوە ئەویش سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی بەتەمەن ئەتوانێ بە ڕێکەوتن لەگەڵ کوتلە سیاسیەکانە و بەپێی ئەوەی کە یاسا و دەستور ڕێگەی پێدا دانیشتنەکە بەکراوەی بێڵێتەوە بەڵام ئەمە احتیمالێکی ضعیفە ممکنە ئەم شەو هەتا بەرەبەیان کۆتایی بەو بابەتە بێنرێتەوە ئەمێنێتەوە سەر ئەوەی کە ئایا ئێستیقاقی دووەم کە ئەویش ئەوەیە دەستنیشانکردنی با بڵێن سەرۆک کۆمار دەستنیشانکردنی سەرۆک کۆماریش هێشتا بابەتێکە یەکلایی نەبووتەوە لە ڕاستیە یەکێتی و پارتی لە ماوەی ڕابردووە هەندێک ناکۆچی ئاشکرا لە نێوانیان هەیە لەسەر ئەوەی چێ تەسمیە بکرێ بۆ پۆستی داهاتووی سەرۆک کۆماری عێراق ناکۆچەکە لەسەر کارکتەری خودی سەرۆک کۆمارە بە پلە یەکەم ئەوەندەی پەیوەندی بەوە نییە کە ئایا سەرۆک کۆمار لە هی یەکێتی بێ یا هی پارتی بێت تقریبا بە ڕشێوەیەک لە شێوەکان مەبدەئیان لەسەرەوە ڕێککەوتون کە سەرۆک کۆمار لا یەکێتی بێ و ئەو سەرۆک کۆمار دەستنیشان بکە بەڵام بە ڕێککەوتن لەگەڵ پارتی عرقەلەکە لێرەوە دروست بووە کە پارتی ئەو کاندیدەی کە یەکێتی لای خۆی دەستنیشانی کردو تاکو ئێستا گفتی بە یەکێتی نەداوە کە ئامادەیە دەنگی پێ بدا و ئامادەیە هاودەنگ بێ لەگەڵیاوە ئەمە دەرگای دووبارە بوونەوەی ئەو سینناریۆیی قۆناغی یان خولی ڕابردوو ئەخاتە سەر پشکە ممکنە ئەگەر بێت و ڕێک نەکەون ئەم دوو هێزە لەسەرەوەی چێ سەرۆک کۆمار بێت جارێکی تر بەڕێکەوتنی تری دووقۆڵی نێوان بۆ نمونە یەکێتی و ئەو هێزانەی ترکە بە خاوەن زۆرترین کورسین لەناو پەرلەمانی عێراقا جۆرێک لە هەڵبژاردننی بۆ بکرێتەوە و کاتە ئەگەر لایەنی دووەمیش کە پارتی دیموکراتی کورسانە ئەگەر نوێنەریان هەبوو ئەتوانن ئەوان شکاندیدیان هەبوو ئەتوانن خۆی هەڵبژێرە لەم حاڵەتەیە ڕەنگە ئەم سینناریۆیە بێتە پێشەوە ئەگەر یەکێتی و پارتی لە تاوەکو باسمان کرد هەتاوەکو سبەینی ڕێک نەکەون لەسەرەوەی کە چێ ئەکەن بە سەرۆک کۆماری داهاتووی عێراق باشە یعنی کاک عەدالەت خۆ بابەتەکە ڕوونە دەبێت یەکێتی و پارتی و تەنانەت شیعەکانیش تا سبەینێ خۆیان یەکلایی بکەنەوە کە کاندیدەکانیان کێ دەبێت بۆ پۆستە سەرۆکایەتیەکانی حکومەتی داهاتووی عێراقی ئەگەر شیعە و تەنانەت کوردیش خۆی یەکلایی نەکاتەوە بۆ ئەو بابەتە دەکرێت بڵێن پرۆسەی پێکێنانی حکومەتی نوێی عێراقی کاتێکی زۆر درێژخایەنتری دەبێت لەوەی کە چاوەڕوان دەکرا جا ئەو بابەتەیە کە ئێستا هەموو میدیای عێراقی بەخۆیەوە سەرقاڵ کردووە لە ڕاستیە چونکە هەتا ئەم دقەیەش کە تایە قساکەین سەدرەکان سوورن لەسەر ئەوەی کە حکومەتێکی زۆرینەی نیشتیمانی بێ ئەم زۆرینەی نیشتیمانیە
کێشەیەکی گەورەی پێش هەر شتێ لە ناو ماڵی شیعەکان خۆیان دروست کردووە بۆ چونکە چەندین تەفسیری هەڵەگرێ و لە ڕووی واقعیشەوە وایە کە ئەڵەی حکومەتی زۆرینەی نیشتیمانیمانای وایە ئەگەر بێت و تەنانەت گفتوگۆ لە نێوان چوارچێوەی هەماهەنگی شیعەکانە کە کۆمەڵێک هێزی شیعە لە خۆگرێ و نێوان سەدرەکانە دروست بێ ئەم گفتوگۆیە بەو مانایە نییە هەموو هێزەکانی ناو چوارچێوەی هەماهەنگی بێنە ناو حکومەتەوە یا سەدرەکان قبولیان کە بێنە ناو حکومەتەوە ئەو کاتە ڕەنگە سەدرەکان ئەگەر لە حاڵەتێکە توانای ئەویان هەبوو کوتلەی گەورەی پەرلەمانی پێک بهێنن سبەینێ لە ناو لە یەکەم دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا ممکنە ئەو دەستنیشانی بکەوە تا سەدرەکان بن دەستنیشانی بکەن لە چوارچێوەی هێزەکانی چوارچێوەی هەماهەنگی هێزە شیعەکان چەند هێزیان قابل بەوەن کە هەڵیان بژێرەوە قبولیان کە لە ناو حکومەتەکەی بچووکە بە ئاشکرا دیارەکە سەدرەکان نانەوێ هەموو هێزێک کە خۆی لە ژێر باڵی هەواهەنگی چوارچەوەی هەواهەنگی شیعەکانە کۆ کردوێتەوە ببنە بەشێک لە پێکاتەی حکومەتەکەیان کە ئەوان وەکو هێزی سەرەکی ناو پرۆسی سیاسی ئەیانەوێ پێکی بهێنن واتە بە پلەی یەکەم خەلە لە گەورەکە وە فۆکەسی گەورە ئێستا لەسەر ئەوەیە ئایا لە دواساتە ئەو دانیشتن و دانوستانانەی کە ئێستا بە شێوەیەکی مەکۆکی و بە بەردەوامی بە بێ وچان ئەوەندە ئێمە زانیارمانێت بە بێ وچان کۆبوونەوە هەیە لە بەغا بۆ ئەوەی ئەم پرسێک لا بکرێتەوە تا ئەم ساتەوەختە یەکلا نەبووتەوە ممکنە لە دواساتەکان یەکلا بکرێتەوە. لەلایەکی دیکەوە تا ئێستاش پارتیوێکێتی بە مطلقی ڕێنەکەوتون لەسەرەوەی کە کێ دەبێتە سەرۆکۆمار و تەنانەت جێگیری سەرۆکی پەرلەمانیش کە پارتی بە پشکی خۆی دەزانێت تا ئێستا یەکلایی نەبووتەوە ئەگەر سبەینێ بۆ نمونە کاندیدەکانی یەکێتی دەنگ نەزان بە کاندیدی پارتی لە جێگری سەرۆکی پەرلەمان و پۆستی سەرۆکۆماری جێگلایی نەبێتەوە ئەمە گرفت و کێشە دروست ناکات بۆ هەڵبژاردننی جێگری سەرۆکی پەرلەمان کە لە پشکی کوردە و پارتی بەی خۆی دەزانێ و لە یەکی دیکە شۆ پۆستی سەرۆکۆمارکە یەکێتی بەی خۆی دەزانێ خۆ لە خولی پێشوە گەر سەرنج جدا بێەوە ڕوویدا ینی لانی وە سیناریۆیەکی مەطرحە ینی بالمناسبە شتێک ینی ئەگەرێکی دوور نییە لە حاڵەتێکە ئەگەر ئەم دوو هێزە ڕێک نەکەون لەسەرەوەی کێ سەرۆکۆماری عێراق بێ لە پشتی کاملا بێ وە چێ بێ ئەگەر لەسەر ئەم پرسە ڕێک نەکەون کە لە ڕاستیشدا هێشتا ڕێک نەکەوتون یعنی با بەڕوونی بڵێن ئەگەر لە حاڵەت تەنها لە حاڵەتێکە نەبێ کەسێکی بەدیل دۆزرا بێتەوە بۆ کارکتەری ئێستای سەرۆکۆمار کە بەڕێز دکتۆر بەرهەم ساڵحە ئەگەر بەدیلێکی بۆ دۆزرا بێتەوە ئەم بەدیلە یەکێتی خۆی سازشی بۆ کردبێ کە بەدیل بۆ دکتۆر بەرهەم ساڵح دابنێت و پارتیش ئەو بەدیلەی قبول بوو بێ ئەو کاتە ممکنە ئەو کێشانەی کە باسیەکەین ئەو گریمانەیە یان ئەو احتیمالە ڕوونەدا بەڵام ئەوەی کە بە بەرچاومانەوەیە وەفدی کوردی یەکێتی و پارتی لە بەغا کە ڕۆیشتون پێکەوە لە ڕاستیە تەنها لەسەر یەکشت ڕێکەوتون تا ئەم ساتە وەختەی ئەوەندەی ئێمە زانیاریمانەوێت ئەویش ئەوەیە بە وەفدێکی هاوبەش بڕۆن یەکێتی و پارتی نە لەسەر پارێزگاری کەرکوک کە چێ پارێزگاری کەرکوک بێ ڕێکەوتنی کۆتاییان هەیە یعنی لای یەکێتی لای خۆیەوە بۆ نمونە نیەتی هەیە کە چێ بێ پارتی لای خۆیەوە تەسەوراتی خۆی هەیە کە چێ بێ یعنی یەکێتی لای خۆیەوە سوورە لەسەوەی کە دکتۆر بەرهەم ساڵح ببێت بەسەر کۆمار پارتی لای خۆیەوە تحفظی لەسەر ئەم پرسە زۆرە و ڕەنگە یعنی مقایزەیەکی سیاسی پێ بکە لە ساتە وەختا بۆ نمونە ئەگەر ئۆکەیش بکە لەسەر کارکتەری دکتۆر بەرهەم بۆ سەر کۆماری داهاتوو ڕەنگە لە بەرامبەرە داوای پۆستی پارێزگار بکە یان داوای هەندێک پۆستی تری سیادی بکە لە عێراق و لە بەرامبەرە یەکێتی بەمە ڕازی بێ واتە گەمەی سیاست و ململانەی سیاسی و ئەو بەرژەوەندیانەی کە تەحکومی پێوەکە دەرفەتی ئەوە کاتەوە کە لە کۆتاییە ڕێک بکەون ڕێکەوتنەکە چۆنە بێ لەسەر حسابی چێ بێ لەسەر حسابی بۆ نمونە کامی هێزیانە کێتیایە وێنەکەی وەکو هێزێکی لاواز و زعیف و هێزێکی بەهێز دەرەکەی مەسەلەیەکە بەنسبەت کورد خۆیەوە ئەوەی کە گرنگە ئەوەیە کە ئەم وەفدە کوردی کە چۆتە بەغا و ئەو هێزە کوردیانەی تریش کە کورسیانەیە لە ناو پەرلەمانە لە کۆتاییە بابەتی استحقاقی پۆست بە شێوێک لە شێوەکان ڕەنگە بابەتە هەرەسەرێکەکە نەبێ بابەتە هەرەسەرێکەکە ئەوەیە ئەو حکومەتەی کە دروستەکرێ چۆن حکومەتێکە بێ و کورد لەناو ئەم حکومەتەیە کە قرار وایە بەرنامەیەکی هەبێ لەسەر چ بنەمایەک دانوستانەکە ئەمە پرسە سەرێکەکەیە چونکە ئێمە بە بەردەوامی لە 18 ساڵی ڕابردووە لە ناو دەوامەیەکین کە هەموو ڕووداوەکان دووبارە بنەوە هەموو خولێکی هەڵبژاردن لە عێراق کە دەست پێکا و کۆتایی دێ و استحقاقی پێکەنانی حکومەت دێتە پێشەوە ئەبینین کە بە پلەی یەکەم ئەوەی کە فۆکەسی یەخرێتە سەر بایەخی پێدێ دابشکردنی پۆستەکانە قەزیە سەرێکەکان چارەسەر ناکرێت بەشی هەرە زۆی بەڕای تۆ بۆچی کاک عەدالەت تا ئێستا نەتوانراوە لەسەر ئەساسی
کێشەکانی کورد لە بەغدا دانوستان بکرێت لە جیاتی ئەوە لەسەر ئەساسی پلۆپۆست و کاندیدەکان و پۆستەکە سیادیەکان کورد دەچێتە بەغدا. هۆکاری بابەتی زۆرە بۆ ئەوە لە ڕاستیە هۆکاری بابەتی هەیەەوە هۆکاری خۆیش هەیە هۆکارە خۆیەکان پەیوەندی بۆیە کە تەرەفی کوردی کە با بڵێن تەوچیلی ئەوە کراوە ڕاست پێدراوە کە نوێنەرایەتی کورد بکە لە پرۆسی سیاسی عێراقا لە بەڕێوەبردننی دانوستان و لە مامەڵەکردن لەگەڵ دانوستان بۆ یەکلاکردنەوەی ئەو قەزیە سەرێکیانەی کە خۆی لە میدیای کوردیەوە ئەعلانیەکە نەیتوانیوە بۆ نمونە سەرکەوتوو بێ لەو دانوستان و ئەو ڕێکەوتنانەی کە لێ ئەکەوێتەوە هەموو ڕێکەوتنێکی سیاسی لە عێراقا با زۆر بە ڕاشکاوی بڵێن هیچ گرنتیەک نییە بۆ جێبەجێکردنی ئەگەر ڕادعێکی تیانە بێ ئەگەر بۆ نمونە لایەنی سێمی تیانە بێ ئەگەر هەندێک پاشبەندی تیانە بێ کە ڕێککەوتنەکە وا لێ بکە هەموو هێزانەی کە بتایە بەشدارن ناچار بە قوبولکردنی هەموو مادە و بەندەکانی بکە ڕێککەوتنی سیاسی ئەوە کرا ئەگەر ڕێککەوتنە سیاسەکەش لە حاڵەتێکە وای دابنێن کە ڕێککەوتن لە نێوان وەفدی کوردی و هێزە سیاسەکانی ترەکرێکە بۆ نمونە مادەی 140 جێبەجێکردن پشکی هەرێمی کوردستان ئەنێرنیان کۆمەڵی خاڵی تر هەتا ناوچە کوردستانیەکان ئاسایە بێتەوە ئەمانە پێوتری ڕێککەوتنم لە ڕووی مەبدەئی و ڕێکن ڕاستە ئیمزای لەسەرکرێ بەڵام کێ زمانی جێبەجێکردنیەکە ئەمە یەکێکە لەو بابەتانە کە زۆر بە شێوەیەکی بەداخەوە ترسناک لە خول بۆ دوای خولی هەڵبژاردنەکان لە عێراقا ئێمە وەکو ئەوەی هیچ نەکرابێ ئەچینەوە بەردەمی بەبێ ئەوە یەک هەنگاوی گەورە چوو بێتینە پێشەوە ئەمە کێشەیەکی گەورەیە یعنی هێزە سیاسەکان لە باشووری کوردستان ئەبێ حساب بۆ بکەن دابشکردنی پۆست بابەتێکە بە پلەی یەکەم پەیوەستە بە ئەو حزابانەی کە هەڵبژار لە هەڵبژاردنەکانە کورسی هێنن باش شێوەگەی هێنن و پشتی خۆیانم ئەمە بابەتێکە شەئنی مجتەمەعی نییە ئەمە پەیوەندی بە بەرژەوەندی باڵای کۆمەلگاوانیە ڕاستە بابڵێن بوونی کورد لە هەندێک پۆستە بۆ بەرگریکردن لە حقوقی سیاسی تۆ و حقوقی ئابووری و دەسووری تۆ گرنگە بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا کاتێت و ئەم پێگانت هەیە لە ناو پرۆسی سیاسی عێراق ئایا فعلەن کردوتە بە چەکێکی گرنگ بۆ ئەوی بەرگری لە قەزیەکانت بکەی لە مافەکانیدا ئەمەش بجێی پرسیارە ئەمەش جێی ڕەخنەیە چونکە زۆر جار باسیەوە کراوەکە پێگەی کورد لە ناو پرۆسی سیاسی عێراقیە هێزە سکردیەکان خۆیان ئاعتراف بۆکەن پێگەیەکی دیکۆریە پێگەیەکی ڕەمزیە کەمترین کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە ئەو بڕیارانەی کە لە بەغاوە دەرەچێ ئەو یاسانەی کە لە بەغاوە دەرەچێ تایە مافە دەستوری و مافە سیاسی و ئابوووریەکانی هەرێمی کوردستانی ڕەچاو کردبێ ئەگەر وایە بوو ئەو هەموو شەڕی لەسەرەکرێت کاگێ عەدالەت دەگە بکرێ وەڵامەکەی بە کورتی وەربگرێت زۆر بە کورتی خۆ ئەوە بابەتێکە بە بەردەوامی لە شەقامی کوردستانە لەلایەن وەسەتی ڕووناکبیرانەوە لە ناوەندی میدیای بەرهەڵسکارەوە ڕخنەی لێ گیراوە قسە لەسەرەوەیە ئێمە ناچینە بەغا و داخلی حکومەتێک نابین ئەگەر ئەم حکومەتە زمانی ئەوە نەکا کە کورد بە شەریک بێ لە حکومە کە کورد قەزیە سەرچەکانی بۆ یەکلا بکرێتەوە مادەی 140 جێبەجێ بکرێ ناوچەکانی جێی ناکۆچی کە ئێستا نائاسایین ئاسایی بکرێتەوە کۆمەڵێک مافی تری دەستوری کە هەندێک جار ئەندام پەرلەمانەکان خۆیان ئەڵێن 55 مادەی دەستوریە کە حکومەتێک لە دوایەکانی عێراق لە دوای 2005 هیچیان جێبەجێ نەکردووە ئەبێ لەسەر ئەساسی ئەمانە شەڕە گەورەکە بکرێت ئەمانە پەیوەندیان بە بەرژەوەندی باڵای خەڵکی کوردستانەوە پۆستەکان لە ئاخر لە حەزەیە بۆی هەیە یەکلا بکرێتەوە بەڵام قسەکەوێ ئەم پۆستانە تاچان لە خزمەتی ئەم قەزیانەیە ئەگەر لە خزمەتی ئەم قەزیانەیە نەبین لە ڕاستیە کوردوەتەنی فرسێکی قەڵب ناێنێ سپاس بۆ عەدالەت عەبدوڵڵا نووسەر و چاودێری سیاسی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمان بوو.